من دەیەها کەسی بەتەمەنم بینیوە لە بەتەمەنەکان و لە گەنجەکانیش سوێن بەخوا ژنی یەکەمیان بە جۆری ئیهمال کردووە ئامادەنی 5,000 بدەنێ. ئەمە لە ڕۆژی قیامەتە خۆت بە لاری ئەبینی لە قیامەتە ئەگەر نەگەڕێتەوە بەلای خوا. ئەو مناڵانە بێبەش کردووە مەحرومیانت کردووە ئەڵێ مناڵی دراوسێکانە نە مەسروفیانەکەی نە قبە سەریانەوە هەیە. ئەمە مناڵی تۆیە لە تۆیە. عەدالەت بە لە خوا بترسە تەقوای خوا بکە. آخر خاڵکە دەمێ باسی کەم عەدالەتی لە نێوان ئەو کەسەی دوو ژنی هەیە. کەسێکە بینی دوو ژنی هەیە ئەوەی کە بینیمانە لە خزم و کەسوکاری خۆمان نزیک و دووری خۆمان دراوسەی خۆمان شارەکەی خۆمان و هەموو شارەکانی تریش ئەوەی کە دوو ژنی هەیە بەعام ژنی گەورە و مناڵەکانیشی ئیهمال کردووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی دوو ژنی هەبێ دوو خێزانی هەبێ لە بینیانە عەدالەت نەبێ لە ڕۆژی قیامەتا کە دێ بۆ ساحەی مەحشەر لەسەر لایەکە ڕوات. چۆن ئاوە لەسەر لایەک دەڕوات. لایەکی شۆڕە لایەکی خوارە. لەبەر چی؟ لەبەرەوەی نێوان دوو منداڵە دوو ژندا عەدالەت نەبووە. یعنی جاری وایە دەبینی پەداخەوە کابرا ژنێکیە مناڵە گەورەکانی ئەم ژنە نەم مەسروفیانەکە. یعنی کچی وایە سوێن بەخوا ئەڵێ وەڵڵاهی هێتا ئێستا باوکم مەکسیکی بۆم نەکردووە بەڵام هی ژنی بچووک هەموو شتێکی بۆکە لە خزمەتی ژنی بچووکایە بەڵام ئەم ژنە داماوە نەم بێوە ژنە نەمێردیش دارە مێرداری جوان نابێت. من دەیەها کەسی بەتەمەنم بینیوە لە بەتەمەنەکان و لە گەنجەکانیش سوێن بەخوا ژنی یەکەمیان بە جۆری ئیهمال کردووە ئامادەنی 5,000 بدەنێ. ئەمە لە ڕۆژی قیامەتە خۆت بە لاری ئەبینی لە قیامەتە ئەگەر نەگەڕێتەوە بەلای خوا. ئەو مناڵانە بێبەش کردووە مەحرومیانت کردووە ئەڵێ مناڵی دراوسێکانە نە مەسروفیانەکەی نە قبە سەریانەوە هەیە. ئەمە مناڵی تۆیە لە تۆیە. عەدالەت بە لە خوا بترسە تەقوای خوا بکە. ئەوە ژنی یەکەم ئەو ژنی دووەمتە هەردووکیان وەک یەک مافیان بەسەرتەوە هەیە. مناڵەکانیش بە هەمان شێوە. بۆیە هەر کەسێک زوڵم بکات لە منداڵ لە خێزانی بێگومان خوای گەورە تۆڵەی لێ ئەکاتەوە. مادەم تەلاقت نەداوە ژنی تۆیە با ئیهمالت کردبێ واجبە لەسەرت غەسبە لەسەرت بەخێویکەی. بەڵام کاتێکیش بەخێوی ناکەی بێگومان خوای گەورە لە ڕۆژی قیامەتە سزات ئەدا لەسەر ئەوە. یەکێ لە عوزرەکانیان چییە؟ وەڵا لە خوازیان مناڵی ژنی یەکەم گەورن ئەی ئەمەکانیش بۆ ئەیمانیش خۆ گەورن کە مەسروفیانەکەی. خۆ جاری وایە ئەمەکەیتە 5 مناڵەیە هەر 5ەکەی ژنی بۆ دێنی ئەیدەی بەشوو بەڵام ئەوەکەش 5 یەقنێ بەسەریەوە. ئێ خۆ ئەوانە گەورن ئەمانش گەورن. تۆ باوکی واجبە لەسەرت بەخێویان کەی خزمەتیان کەی مەسروفیان کەی. ئەو کچە ئەو کوڕە پێی خۆشە بڵێ باوکم ژنم هێنا ملیۆنێکی داپێم 2 ملیۆنی داپێم وەڵا حەقم نییە بەسەر مناڵی ژنی یەکەمەوە کە حەقت نییە بە دڵنیایەوە تۆ تەقوای خوات نەکردووە تۆ عەدالەت نەبوویتە لە نێوان منداڵەکاندا لە ڕۆژی قیامەتە باجی ئەو تاوانت ئەدەی کە لە نێوان ژنی یەکەم و دووەمدا فەرقت کردووە لە نێوان مناڵی ژنی یەکەم و ژنی دووەمدا فەرقت کردووە بە دڵنیایەوە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە تۆڵەیەکت لێ ئەکاتەوە لەسەر دەقە بە دەقەی ئەو ساتانێ ئەو مناڵانە بەڕێیان کردووە محاسەبە دەکری. بۆیە بە خۆتا بچۆرە تەقوای خوا بکە. ئەوەی کە باسمان کرد ئەمڕۆ ئەوەیە کە ئینشاءڵڵا عەدالەت بینە نێوان منداڵەکانماندا کچ و کوڕمان خۆش بوێ مناڵ وەکو میوە وایە وەکو خواردن وایە وەکو ڤیتامین وایە پێویستمان بە هەمووی هەیە هەرێکی تام و بۆنی خۆی هەیە. بە ئینشاءڵڵا ڕێزیان لێ بگرین دڵخۆشیان کەین کچەکانیشمان ماچکەین کوڕەکانیشمان ماچکەین دڵخۆشیان کەین هەردووکیان یارمەتیان بدەین. بەڵام بەداخەوە لە کۆتاییام یەک شتێ باس کەم نەنکەکان و باپیرەکان ئامە دیاردێزەوە ناشرینە. چەند جار مناڵ بە خۆمی وتووە یا بیستومە نەنا ئەڕات بۆ ماڵی کوڕەکەی مناڵی کوڕەکەی ئەوەی کە کوڕ بێ بۆ نمونە 5,000 داتێ کچەکەش 1,000 نارێ 500 نارێدا دەسەوە ئەمەیان کوڕە نابێ زیاتری پێ بدرێ کچە عەفوو. ئەمە بەڕاستی دیاردێکی زۆر ناشرینە. چەند جار گوێم لێ بۆ مناڵ وتێتی باشە نەنکمان ئێمەی بۆ خۆش ناوێ بۆ هەر کوڕی خۆشەوێ ئاخر نەنکت غەڵەتە نەنکت تێنەگەشتەوە ئیناگە تێ بکە ئاوە بۆ شێوە نابێت. مناڵی کچ پارەی هەر ناداتێ یا زۆر کەمیە داتێ بەڵام بۆ کوڕەکە چاکێ داتێ باپیرەکانیش بە هەمان شێوە. ماچی کوڕە زاکەی ئەکا ماچی کچە زاکەی ناکە. ئەمە بەڕاستی ناحەقی و زوڵمە خوایە خۆت شاید بە دەیەها جارم شەم ڕاگەیاندووە ئەوەشی بە قسەمان ناکە.